سڵاوتان لێبێ بینەرانی کورسات نیوز پانۆرامەیەم شەوتان پێشەشەکەم. ڕانیا دەواازەی ڕاپەڕین دوێنێ سەوز ئەمڕۆ سەوز بۆ هەمیشە سەوزە بێت. خەڵکی پشدەر و بتوێن و ڕانیا ئاگرێکی تر داگرسێنن ناچینە حکوومەتێک تا بە یەک چاو سەیری هەموو ناوچە و خەڵکێکی کوردستان نەکات. حکوومەتمان نییە، حکوومەت پێک نەهاتووە لەبەرەوەی ئێوەی هاوڵاتیان و دەنگدەرەکانمان وتان بە لاوازی مەچنە حکوومەتەوە. ساڵێک پێش ئێستا دەنگی ئێوەمان بیست بەگوێتانەکەی بە 18 کورسیەوە لە هەندێک حیزب زیاتر خزمەتمان کرد کە 30 کورسیان هەیە. کورسی زیاترمان هەبێ هێزمان لە بەغداد زیاترە بێ. لێرەوە چون بۆ بەغداد بۆ شەڕکردن لەسەر مافی ئێوە مام جەلال ئەندازیاری پرۆسەی ئاشتی بۆ لە تورکیا و ئێستاش هەوڵەکەیە کە ئەمە سەرەتایە و ئەبێ هەر چوار پارچە بێت. خاکی خۆمان ڕادستی داگیرکەران ناکەین. ئەمە بەشێک بوو لە وتانی کە پاڤڵ جەرا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم جۆش و خۆشی هەزاران ئەندام و دۆست و لایەنگری یەکێتی لە ڕانیا لە کاتی کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان وتی. ئەمڕۆ ڕاپەڕین دەواازەی کوردایەتی بە دەنگی بەرز و دلێرانەوتی کە یەکێتی هەڵبژاردەی ئەوانە بۆ بەدیهێنانی ماف و داوای هاوڵاتیانی کوردستان لە بەغداد کە لە ڕابردووش هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدادی داوە. باردۆخ و بانگەشەی هەڵبژاردننی لیستی 222 یەکێتی لە ڕاپەڕین لەگەڵ میوانەکەم قادر ڕزگەیی جێگری لە پسای مەڵبەندی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێکم. کا قادر سڵاو لێبێ هیوادارم زۆر باش بی. ئەو پەیوەندیە چییە لە نێوان یەکێتی و دەڤەری ڕاپەڕین لەسەر چ بنەمایەک دروست بووە؟ سڵاو لە بەڕێستان سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات نیوز، سڵاو بۆ کەسوکاری شەیدان، سڵاو بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرتاسەری کوردستان و عێراق، بە تایبەتی دەنگدەرانی بازنەی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ڕاستیدا پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی ڕاپەڕین هەروەک ڕابەری کۆچکردومان نمونەی دەهێنایەوە. دەیوت یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ماسی و ئاوەکەیە، نە گەل دەتوانێت بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بژیەوە، نە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەتوانێت ئیستیمراریەتی سیاسی و غیرە سیاسی هەبێ بێگەل. بۆیە ئێمەی ڕاپەڕین خەڵکی ڕاپەڕین ناوچەی پشدەر و بتوێنیش بە هەمان شێوە هەمیشە پاڵپشتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستانیش پاڵپشتی سیاسی و فەرمانڕەوایی و ئیداری بووە بۆ خەڵکی ناوچەکە سەر ڕایبوونی کەم و کوڕیەکانیش. ئێمە لە هەموو پرۆسە سیاسیەکان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان، پەرلەمانی عێراق، خەڵکی دەڤەرەکە هەمیشە پێشەنگ بوون لە بەخشینی مافی سیاسی و ئیرادەی سیاسی بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کاندیدەکانی. ناوچەی ڕاپەڕین، دەڤەری ڕاپەڕین و ناوچەکانی بیتوێن و پشدەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی و بایەخی لە کەرکووک کەمتر نییە. جیاوازیە جوگرافیەکەی لێ دەرکەی. ئەگەر کەرکووکیەکان و کەرکووک هەمیشە پاڵپشتی سیاسی بووبن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیشە بۆشاییە سیاسیەکانی ناوچەکانی کەیان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق هەڵبژاردنەیەک بە دوایەکەکان بۆ یەکێتی پڕکرد بێتەوە، خەڵکی ڕاپەڕینیش بە هەمان شێوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق و بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەمیشە پێشەنگی سیاسی بوون و هەمیشە هەر فەراغێکی سیاسی هەبوو بێت لە ناوچەیەک لە قوڕنێک لە قوڕنەکانی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە باڵانسی سیاسی دەنگەکانی دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاپەڕین ئەم بۆشاییە پڕکراوەتەوە. بۆیە ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانین بە یەک هەڵکەین. کا قادر ئەمڕۆ سەرۆکی یەکێتی لە ڕانیا بوو و وتارێکی بۆ دۆست و لایەنگرانی یەکێتی پێشکەش کرد. تا چەند ئەو بەڵێنانەی کە سەرۆکی یەکێتی یاخۆت ئەو باسکردنەی هەبوو بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ باردۆخی ئێستای کوردستان ڕنگدانی و واقعی ئێستای کوردستانەوە بە دڵی ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتیە؟ تاوان ئەمڕۆ ڕۆژێکی ینی مێژووی دیرۆکی بوو بۆ خەباتی سیاسی و خەباتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە کوردستان بە تایبەتی لە ڕاپەڕین، چونکە
سەرۆک باڤڵ لە ڕاپەڕین بووە ئێمە لە خزمەتی سەرۆک باڤڵدا بووین چونکە کەرنەڤاڵی سەرۆک پێشوازیکردن لە سەرۆک باڤڵ لەلایەن یەکێتیەکانی ڕاپەڕین بە حەماسەتێکی و بە جۆش و خرۆشێکی سەوز و سیاسیانە ینی بە شێوەیەکی بەرفرەوان هەبوو ئەم وەسفەی سەرۆک باڤڵ بۆ ڕاپەڕین کردی وەسفێکی واقعیە و لە هەموو وێزگە سیاسیەکان و وێزگە چەکداریەکانی ژیانی ینی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ناوچەیە هاوتای ئەم وەسفە بووە کە سەرۆک باڤڵ کردی سەرۆک باڤڵ ئاماژەی بەوەدا کە خەڵکی ناوچەکە لێرە ئاگری ڕاپەڕینیان بەرپا کرد و ئێرە مەکۆی بەرەنگاربوونەوەی دیکتاتۆریەت بوو وتی لێرەوە بڵێ سەیسەند ئاگری ڕاپەڕین لێرەوە بڵێ سەیسەند وتی ئێوە ئاگرێکی کەشتان هەڵ کرد کە ئەمیش ینی ئاگری بەرەنگاربوونەوەی دیکتاتۆریەت بوو و ئاگرێکی کەتان هەڵ کرد کە ئاگری ینی ناردنی ئێمە بوو بۆ بەغدا ئەمە ینی لە چەند مانگێک وەوتی دەمانەوێت ئەم جارە ئاگرێکی کە بەرپاکەن کە بە بڵێسەیەکیەوە نەبەتین کە بتوانێت ئێمە جارێکی کە بنێرێتەوە بەغدا لە پێناوی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا کە خۆمان هەموو لایەکمان دەزانین کێشە گەلێکەیە لە نێوانی هەرێمی کوردستان و عێراق و تاقەی سەرۆک باڤڵیش و بە قودرەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ بە هیچ کامێک لە هێزەکانی کە ناتوانن ئەم کێشانە چارەسەر بەڵام خۆ هێزی تر هەیە کاکادر لە یەکێتی زیاتر کورسی هەیە و هەندێک جاریش توانای هەڕەشەکردن و ئەو بابەتانش هەیە بۆ هەر بە یەکێتی حەلەبێ چونکە لە ڕاستیدا دوو پرۆژەی سیاسی جیاواز هەیە لە کوردستان پرۆژەیەک کە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستانە پرۆژەیەکی نیشتیمانیە و پرۆژەیەکە لەگەڵ کوردایەتیدا نەک پارێزگاری لە بەرژەوەندیە باڵەکانی نیشتیمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەکا بەڵکو لەسەر ئاستی عێراقیش دەکا ئەم پرۆژەیە باوەڕی بە دیالۆگ هەیە باوەڕی بە گرتنەبەری گفتوگۆ هەیە ڕێکارەکانی گفتوگۆ هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادی و ئەم پرۆژەیە پڕیەتی لە خواستی گشتی و ئەم پرۆژەیە تێگەیشتنی وردی هەیە بۆ هەلومەرجی ناوچەیی هەلومەرجی نێودەوڵەتی و تێگەیشتن و پلانی وردی هەیە خوێندنەوە و دیراسەی وردی سیاسی هەیە بۆ دۆخی ئێستای ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و عێراق بەگشتی لە مقابلدا پرۆژەیەکی کە هەیە کە پرۆژەی پارتی دیموکراتی کوردستانە ئەم پرۆژەیە بێگوێدانە بەرژەوەندیە باڵاکان بێگوێدانە بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەییەکان و ینی بێگوێدانە ئەمە بە بنەماگرتنی بەرژەوەندیە حەزبیەکان و بەچڕکردنەوەی ینی بە ئامانجگرتنی بەرژەوەندیە مادیەکان لە ناو بەرژەوەندیە حەزبیەکانیشدا بەم پێوەرە کار لەگەڵ ناوەندەکە و ئەم پرۆژەیە کە پرۆژەی پارتی دیموکراتی کوردستانە ینی پرۆژەیەکە چەقی پرۆژەکە بەرژەوەندی مادیە بەرژەوەندی مادی بۆ حەزب و ئەم پرۆژەیە تێکەڵاوی ئەجێندای سیاسی دەوڵەتانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بووە و ئەجێندای سیاسی ئەم دەوڵەتانەش لە ڕاستیدا کورد بۆتەوە لە پارێزگاریکردن لە بەرژەوەندیە مادی و ئابوووریەکانی خۆیان و بە ببوونی بەردەوامیری کاریگەری سیاسی لەسەر هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوەیە کەر کاتێک بیانەوێ پێش بە پێشکەوتنەکان بگرن بۆیە ئەم جیاوازیە لە بینی ئەم دوو پرۆژەیە هەموو تاکێکی کۆمەلگای کوردستان و دەنگدەران بە گشتی هەستی پێ دەکەن ئەم دوو پرۆژانە دوو پرۆژەی زۆر لە یەکتر جیاوازن و لەگەڵ بوونی جیاوازەکان لە چیان لەسەر بابەتی نەتەوەی قساکە جیاوازەکان لەمەداڵن پەیوەندیمان لەسەر ئاستی نێودەوڵەتی فراوانە کاک پاڤڵەڵێ دووشەمە لە تارانم چوارشەمە لە واشنتنم بەڵام جیاوازیەکە لە چیایە لەم بابەتەیە جیاوازیەکە لەمەدایە کە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان قیادە دەکرێت و پیادە دەکرێت جێبەجێ دەکرێت لەلایەن سەرکردەیەک کە ئەم سەرکردەیە کۆمەڵی خەسڵەتی تێدایە و ئەم خەسڵەتانە ویستراون لەلایەن ڕایگشتیەوە هەم خەسڵەتی ڕاشکاوی خەسڵەتی جەراعەت و خەسڵەتی بەهێزی دیبلۆماتیەت و بە ئاسانی گرێدانی پەیوەندی سیاسی
لەسەر ئاستی دامەزراوەی و لەسەر ئاستی تاک و خەسڵەتی بوێری خەسڵەتی سادەیی و خاکی ینی ئەمە یەک لە جیاوازیەکانیەتی ڕاستە پرۆژەی مقابل و ئەو پرۆژەیەش کە کێبڕکێتی لەگەڵ ئەم پرۆژەیە بانگەشەی خەباتی نەتەوایەتی و پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی خەڵک دەکا بەڵام دەبینین کە ئێمە ینی نمونەیەکمان لەبەردەستدایە نمونەیەکی زیندوو دوێنێ دانوستانەکانی بینی ینی هەرێم و بەغدا بە نمونە وەردەگرین ینی ئەوان بەدەیان وەفدیان ناردە بەغدا وەفدەکان خاوەنی قەرار نەبوون و ناردنی ئەم وەفدانە بۆ ئەوە بوو کە ینی لەلایەک ئیقراریان کرد بوو کە بایکۆتی بەغدا دەکەن و لەلایەک قەراریاندا بوو کە نانەوێت لەگەڵ بەغدا ڕێ بکەون و دەیانەوێت مەلەفی نەوت و داهاتەکەی لە چنگ خۆیاندا بە مۆنۆپۆل کراوی بێڵنەوە لامان کاتیشدا وەفدیان بۆ بەغدا دەنات بۆ ئەوەی بە خەڵک بڵێن ئێمە وەفد دەنێرین ئێمە دانوستان دەکەین بەڵام عێراق ئامادە نییە ملدا بۆ ڕێکەوتن وەختێک نیەتی ڕێکەوتن نەبوو و ئەم خاوەنی ئەم پرۆژەیە ویستی لەگەڵ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەک گوتار دروستکە یەک گوتار دروستکە بێگوێدانە لێکەوتەکانی پشرانی پەیوەندی لەگەڵ هەرێم و عێراق هاوتای ریفراندۆ بەڵام چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەتایبەت سەرۆک باڤڵ سوور بوو مکوڕ بوو لەسەر جێبەجێکردنی پرۆژەکەی خۆی بۆیە ئەوانیش ڕازی بوون کە سەرۆک بە نوێنەراتی یەکێتی و پارتی و پارتە سیاسیەکانی کە بچێتە بەغدا بینیشمان نەتائیجی چوونی لێکەوتەکەی مسۆدەی پرۆژەیەک بوو دواتر ئەم پرۆژەیە بوو بە پرۆژێ ڕێکەوت نەبوو بە ڕێکەوتنێکی مسودێکیە بوو بۆ خەڵکی کوردستان کا قادرم سەردان و ئەم ڕێکەوتنە بۆ هاوڵاتی چ سوودێکیە بوو ئەم ڕێکەوتنە لە ڕاستیدا کە ینی ڕێکەوتنەکە یا باوا بڵێن کا قادرجێکردن ئەمڕۆ لە ڕاپەڕین سەرۆکیەکێتی چەند جارێک باسی بەغدادی کرد بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدادا ئەمە کاریگەرێکی لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کاریگەری یەک جار زۆریە ئێمە ئەگەر جاران بەغدا قوڵایی سیاسی بوو بێ بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا بەغدا سەرچاوی داهاتە بەداخەوە ئێمە نەمانتوانی خۆمان ئیدارەی خۆمان بدەین کە خۆزگە بمانتوانی باە خۆمان ئیدارەی خۆمان بدەین بەڵام چونکە پارتی دیموکراتی کوردستان سیاسەتێکی پیادە کرد لە بەرامبەر بە وزە لە هەرێمی کوردستان و ئەم سیاسەتە پاشەکشەی گەورەی کرد بە دۆخی دارایی و باری ئابووری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بۆیە کە ئێمە نەمانتوانی بەهۆی ئەم سیاستە خراپەوە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەجێنداکەی یان قەرارەکانی ڕەفتارەکانی پابەند نەبوو بە کارنامەی کابینەکان کە هی ئێمە و ئەوان بوو ینی بینیمان دۆخێک دروست بوو لە هەرێمی کوردستان کە لە ڕاستیدا موچەخۆران موچەیان وەرنەدەگرت و نەبوونی موچە و نەمانی بودجە و نەهاتنی پشکی بودجە بە شێوەیەکی گشتی لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا سەرنەکەوتنی مەسرور بارزانی وەک سەرۆکی کابینە لە مەسەلەن دەرکردنی ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان و دەستەبەرکردنی داهاتی پێویست بە کۆی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بۆ زامنکردنی موچەی موچەخۆرانی کوردستان نەک ینی خزمەت گوزاری بە شێوەیەکی گشتی ینی دۆخێکی دروست کرد کە تاکی کۆمەلگای کوردستان و خێزانەکان کەوتنە دۆخێکی دارایی زۆر خراپ و ئەم دۆخە داراییە کاریگەریە بوو لەسەر نەمانی ینی لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و لەسەر بەرزبوونەوەی زیاتری ینی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بۆیە ئەم ڕێکەوتنە کە ئەمە ئێستا دەستپێکەکەی لە دەستپێکەکەی داین لە جێبەجێکردنی دەبینین کە دۆخێکی دیکەی دارایی لە هەرێمی کوردستان خوڵقاندووە و لە ڕووی ئابووریشەوە دیسانەوە کاریگەری ئیجابیەکانی دەبینین و بێگومان پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیەکە ئەم ڕێکەوتنە بەردەوام بێ بۆ ساڵی 2026 بۆ ساڵەکانی دواتریش بە شێوەیەک
ئێمە ئامانجمانە نەک تەنها پشکی خۆمان لە ڕاتب لە موچە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان لە عێراق بسەنین بەڵکو ئامانجمانە کۆی پشکی هەرێم لە چوارچێوەی بودجەی گشتی عێراق بپشڕین بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەگەر بودجەی گشتی عێراق تریلیۆنێک دۆلار بێت بە گریمانە وەریدەگرین ئێمە دەمانەوێت لەم تریلیۆنە لانیکەم 112 یا پتر لەم تریلیۆن دۆلارە بەری بۆی ئەو کاتە نەک زامنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەین بەڵکو زامنی پارەی پێویست بکەین بۆ خزمەتگوزاری گشتی بۆ پرۆژە جیاوازەکان بە پێی پێداویستی لە ڕانیا ئاماژەی بۆ کرد کە حکومەت پێک نایێت تا بە یەک چاوسەیری ناوچە جیاجاکانی هەرێمی کوردستان نەکا ئەم قسەی لە ڕاپەڕین بۆ ئایا لە ڕاپەڕین هەست بە جیاوازیەکرێ هەستەکرێ حکومەت کەم تەرخەم بوو بێ بەرامبەر بە ڕاپەڕین حکوومەتی هەرێمی کوردستان هەر کەم تەرخەم نەبووە بەرامبەر بە ڕاپەڕین بەڵکو کەم تەرخەم بووە بەرامبەر بە سلێمانیش بەرامبەر بە پارێزگای هەڵەبجە بە ئیدارەی گەرمیان بە ئیدارەی ڕاپەڕین و تەنانەت بەرامبەر بە سەرڕای پیادەکردنی سیاسەتی جیاکاری جوگرافی تەنانەت کەم تەرخەم بووە بەرامبەر بە هەولێر و دۆک و ئیدارەی سۆرانیش بەڵام ئەم قسەی سەرۆک بۆ چونکە ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 7,000 دەنگمان بەخشی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک لە وەڵامی بەخشینی ئەم دەنگانەی خەڵکی ڕاپەڕین ویستی بە خەڵکی ڕاپەڕین بڵێ ئەم دەنگانەی ئێوە لا یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی بەهایان هەیە بە شێوەیەک بەهایان هەیە کە ئەو پەیامی ئێوە بەر لە دەنگدانی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و دواتریش ئەمە بوو کە سیاسەتی جیاکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆتا بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە ناو کابینەیەک کە بە شێوەیەک دەستەبەری شەراکەتی ڕاستەقینە بکە بە شێوەیەک بێ یەکێتی نیشتیمانی کوردستان قەراری سیاسی لە هەرێمی کوردستان نەدرێ بۆ پێشتر جەناب بەندانی پەرلەمانی بووی بەبێ یەکێتی بڕیاردراوە لە کاتێکا لەوەی کەسانێک بڵێن خۆی یەکێتیش لە حکوومەتا بووە لە پەرلەمان بووە جێگری سەرۆکی حکوومەتی لایە وەزیری لایە سەرۆکی پەرلەمانی لا بووە جیاوازی کراوە یاخود بەبێ یەکێتی بڕیاردراوە بەڵێ بە یەکێتی بڕیاردراوە چونکە ئێمە لە پەرلەمان بووین بە 18 کورسیەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆخێکی داخلیدا ڕەوشێکی ناوخۆی خۆی لە دۆخێکدا بوو ئەو کات بەر لەوەی سەرۆک باڤڵ قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان یەک گوتار نەبوو ئەم کات یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکێکی بەهێزی نەبوو ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان بنەماکان و نۆرمەکانی حزبایەتی و بۆ ژیانی حزبایەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پیادە و پەیڕەو نەدەکران و ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان پابەند نەبوو بەداخەوە بە ستراتیژیەتی خۆی و بە ستراتیژیەتی سیاسی کە لە کۆنگرەدا لە موحتەمەردا تەبەنی کردووە ئەم کات بەداخەوە یەکێتیەک بوو کە نەی دەتوانی کۆنتترۆڵی قەراری ناوخۆی یەکێتی بکە مەرجع سنتەری قەراری نەبوو بەڵام ئێستا ئەم یەکێتیە سەرۆکێکی بەهێزی هەیە سنتەرێکی قەراری بەهێزی هەیە و ئەم یەکێتیە پرەنسیپەکانی حەزبایەتی و چۆنیەتی ئەداکردنی ژیانی سیاسی ژیانی حزبیش لە لووتکەوە تا بچووترین ئۆرگان ینی نۆرمەکان پیادە دەکرێن و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەرهەق بە دۆخی گشتی ڕوونە و دیاریکراوە و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ عێراق و دەرو دراوسێ ڕوونە و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسە جیاوازەکان ڕوون و ئاشکایە تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی تەنەبوعاتی هەیە بۆ ئەو پرسانەش کە دادەکەون دەبن بە پرسی ڕۆژ پلانی ئامادەکراوی هەیە ئێمە لە ڕابردوو لەم دۆخەدا نەبووین وەکو ناوماڵی خۆمان بەم شێوەی ئێستا بەهێز نەبوو و ژمارەی دەنگ و ژمارەی کورسیەکانمان کەم بوو ئەو کات باشکا قادرەتی بۆ پێگەنانی حکوومەت کامڕۆژ سەرۆکێتی لە ڕاپەڕین باسی کرد بۆ پۆستە
بۆ بەرپرسایەتی لە حکوومەت یا بۆ بابەتی خزمەتگوزاریە ئەمەوێ تێبگەین لەوەی ئەو مانای جیاوازیە چییە کە بۆ ناوچە جیاجیاکان هەیە؟ ئەم شەڕە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستانە. ئێمە خەڵکی کوردستان لە قەیران گەلیدا دەژێت، یعنی قەیران لە دوای قەیران بەڕێ دەکات. ئەم جەنگە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە لە ڕاستیدا. ئەم سیراعە بۆ ئەوەیە کە ئێمە پرۆسەی حکومڕانی و فەرمانڕەوایەتی کردن لە هەرێمی کوردستان ڕاست بکەینەوە بۆ ئەوەیە ئەدای حکوومەت وەکو باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن بگۆڕی بۆ بەرژەوەندی گشتی خەڵکە، بۆ زامنکردنی موچەیە، بۆ زامنکردنی بودجە و پارەی پێویستە بۆ بیناکردنەوەی قوتابخانەکان، بینای قوتابخانەکان، نۆژەنکردنەوەیان، ڕێگاوبان، بۆ ینی بنیاتنانی ژێرخانێکی دیکەی کۆمەلگایەکە زۆر جیاواز بێ لەم ژێرخانەی ئێستا. و لە ڕووی پۆستیشەوە لە ڕاستیدا دەمەوێت بۆ بینەران ڕوونی کەمەوە، یعنی هەنێ لە پۆستەیە دەسەڵاتی نییە، هەندێک پۆستەیە ڕاستە پۆست ینی خوێندنەوەی خەڵک چۆنە بۆ پۆست، ینی پۆستە باڵاکان دەسەڵاتیان لایە بۆیە بەرپرسیارەتیشیان لایە. تۆ کە لە سوڵتەدابی و ئەم پۆستانەی لای تۆن ئەگەر ئەم پۆستانە بە پێی قانون سەلاحیەت و دەسەڵاتەکانیان دیاریکراو نەبن و لەو جۆرە دەسەڵاتانەش بن کە ینی دەسەڵاتی فعلی نەبن، تۆ ئەو کاتام جەنگەت پێ ناکرێت. بۆیە وەرگرتنی پۆست بە مانای تەنها وەرگرتنی پایەکە و پۆست نییە لە پێناو ئیمتیازەکانی. وەرگرتنی پۆستە بۆ بەرژەوەندیکردنی، بۆ بەکارهێنانیەتی بۆ بەرژەوەندی گشتی. تۆ سەرۆکی هەرێم بە لەگەڵ جێگری سەرۆکی هەرێم لێک جیاوازە، یاسا ینی قانونێکمانەیە باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن سەرۆکی هەرێمە و ئێمە قانونێکمانەیە ئەم قانونە زۆرترین دەسەڵاتی داوە بە سەرۆکی هەرێم، هیچ دەسەڵاتێکی نەداوە بە جێگرەکەی بە داوای لێبوورنەوە و لەگەری ئامادە نەبوونی سەرۆکی هەرێم دەتوانێت جێگرەکەی ئەگەر ڕابسپێرێ ممارەسەی بەشێک لە دەسەڵاتەکانی بکە. و ئێمە قانونێکمانەیە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەموو دەسەڵاتەکان بەدەل لە لەو دەسەڵاتانەی کە لە قانونی وەزارەتەکاندا دیاریکراوە بۆ وەزیر دیاریکراون، باقی دەسەڵاتەکانی دیکە لای سەرۆک وەزیرانن و سەرۆک وەزیران زۆرترین دەسەڵاتی هەیە و سەرۆک وەزیران هەڵدەستێ بە جێبەجێکردن و نمایشکردنی سیاسەتی داخلی و سیاسەتی دەرەکی و داڕشتنی قانونی بودجە لە ڕێگەی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پلاندان پەیوەندیدارەکان. یعنی تۆ نمونە بێنینەوە ئەگەر تۆ نە سەرۆکی هەرێم بی، نە سەرۆکی حکومەت بی، وەک واجهەی حیزبێک لە سوڵتەدابی و نە هیچ لە کامێک لە وەزارەتە گرینگە سیادیەکانت لابێ و نە ئیتفاقیەکی سیاسی هەبێ، کام ئیتفاقیە ینی ئەم ئیتفاقیە دەستەبەری شەراکەتی ڕاستەقینە بکە بۆ چۆنیەتی ممارەسەکردنی دەسەڵاتی سیاسی و بۆ چۆنیەتی ئیدارەدانی دامەزراوە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان، بەڵام بە ئامانجگرتنی بەرژەوەندیە گشتیەکانی خەڵک، ینی با تیمێک بی لە ناو ئەم دامەزراوەنەدا بوونت هەبێ. ئەگەر نە ئیتفاقیەکی سیاسی هەبێ و ئەم ئیتفاقیە سیاسیەت تەرجەمە نەکرد بێ بۆ ینی بەرگی قانونیت بەبەردا نەکرد بێ و ئەم دەسەڵاتانەشت لا نەبن، ئەی چۆن دەتوانی خزمەتی خەڵک بکەیت؟ بێگومان ناتوانی. بۆیە سەرۆک باڤڵ سوورە لەسەرەمە، من دڵنیام ئەم بەڵێنەش دێنێتە دی. ئەگەر نەک ئەم بەڵێنەکە قادر ئەمە داواکاری مسادەقەکردنی دۆست و کادرانی یەکێتیە؟ بەڵێ ئەمە داوای نەک دەنگدەران و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. من دڵنیام داواکاری خەڵکی پارتیشە و خەڵکی لایەنەکانی کێشە ئەگەر جەراعەتی دەربڕینی ڕاشکاوانە هەبێ بۆ لەبەرەوەی ئەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیڵێ لە ڕاستیدا ڕزگارکردنی قوارەی هەرێمی کوردستانیشە لە هەڵدێران. لەبەرەوە قوارەی هەرێمی کوردستان ئەگەر لە ئاستی مەسئولیەتی خزمەتکردنی خەڵکی کوردستاندا نەبێ، ئەم قوارە و ئەم دەسەڵاتە سیاسیە
بەرەبەرە لاواز دەبێ و پاڵپشتی ئیرادەی گشتی لە دەست دەدا بۆیە ئەمە نەک تەنها خواستی یەکێتیەکانە کەوادیر و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان من دڵنیام خواستی گشتی خەڵکی کوردستانە نەک تەنها لەم پارچەی کوردستانیش من دڵنیام لە پارچەکانی کەی کوردستانیش ئەو کەسانەی کە مهتەمن بە ینی چاودێریکردنی دۆخی هەرێمی کوردستانیان باشووری کوردستان ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانیستان لە ڕاپەڕین وتی کە سەرۆک مامجەلال لە ساڵی 1993 ئەندازیاری پرۆسی ئاشتی بووە لەگەڵ تورکیا و ئێستاش هەوڵێک هەیە هەوڵێکی دیبلۆماسی ئەمە سەرەتای ئەوێ بۆ هەر چوار پارچەی کوردستان بێت خوێندنەوە بۆ ئەم جۆرە بیرکردنەوە چۆنە ئایا لایەن هەیە مەبەستی چوار پارچەی کوردستانە یاخود یەکێتی جدیە لەسەر مافی کوردان لە چوار پارچەی کوردستان وەڵام من پێم وایە کە لە دوای ئیتیفاقیەی سایکسپیکۆ کە کوردستان تەقسیم کراوە لە مێژووی ژیانی چەکداری و سیاسی و حەزبایەتی میلەتەکەمان نەک لەو پارچەی کوردستان زیادە ڕۆی ناکەم لە پارچەکانی کەی کوردستانیش هیچ سەرۆکێک نەبووە کە وەک سەرۆک باڤڵ پرۆژەی ینی پرۆژەیەکی کوردستانی پێبێ بۆ چارەسەرکردنی پرسی کورد بە تەریقەی دیموکراتیانە و هیچ سەرۆکێکیش بەم شێوەیە ڕاشکاوانە لە خیتابی گشتی جورئەتی ئاماژەدان بە چارەسەرکردنی دیموکراتیانەی بۆ پرسی کورد لە کۆی پارچەکانی کوردستان نەکردووە و ئەمەی سەرۆک ئاماژەی پێدا بەڵێ لە کاتێکدا سەرۆک مامجەلال ینی دەوڵەتی ئەو کاتەی تورکیای قەرار بەدەستانی ئەو کاتەی تورکیای هێنایە سەر ئەو قەناعەتە و ئەو باوەڕەکە پرۆسەی دیالۆگ و پرۆژەی چارەسەری دیموکراتیانە و ئاشتیانە لەگەڵ کورد لەوێ لەگەڵ پەکەکە پەیڕەو بکرێ ئەو کات کوردبوون لە تورکیا لە ڕاستیدا بڤە بوو بۆیە ئەو کاتە مامجلال توانی قیاداتی سانەحقەراری ئەو کاتانەی تورکیا بێنێتە ئەو قەناعەتە و بیهێنێتە سەر مێزی گفتوگۆ ئەمە ئەگەر یەکێک بوو بێ لە وێزگە سیاسیەکانی گفتوگۆی نێوان دەوڵەتی تورکیا و کورد لە باکووری کوردستان ینی دەستپێکەکەی بوو بێ بێگومان دەستپێکەکەیەتی و ئەمەی ئێستا دەیبینین درێژکراوەی ئەو کاتەیە بۆیە چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان وەکو گەورەترین پارچەی کوردستان بێگومان کاریگەری دەبێت بۆ کۆی پارچەکانی کوردستان و ئەم دەستکەوتە یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو هێزەکانی کە دەتوانێت شانازی پێوە بکە چونکە ڕابەری کۆچ کردومان خاوەنی ئەم پرۆژەیە بووە ئەگەر ساڵانێکی دوور و درێژ تێپەڕ بوو بێ بەسەر نەتائیجی ئەم پرۆژەیە بەڵام ئەسەری پرۆژەکە ینی ئەمە ئەسەرەکانی ئێستا دەردەکەون هێزی دیکە بۆ بەم پرۆژەیە تووڕەن بۆ بەسەرکەوتنی پرۆسی ئاشتی تووڕەن چونکە ممکن نییە پاڵپشتی سیاسی ناڕەوا لە دەست نەدەن بۆیە هێزی کە هەن لە کوردستان ینی ئومێدەوار نین بەسەرکەوتنی پرۆژەی ئاشتی و دیموکراتی یا چارەسەری دیموکراتیانە بۆ پرسی کورد لە باکووری کوردستان و ئەوەی سەرۆک بافڵی شووتی بێمنەتانە و بە ئاشکرا کە ئەمە جورئەتی سیاسی دەوێت وتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و خەباتی ئێمە بۆ کۆی پارچەکانی کوردستانە و ئێمە کار دەکەین بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە هەموو پارچەکانی کوردستان و ئەمەی ئیلغا کردەوە ئەم تۆمەتانەشی ئیلغا کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ذاتی باسکردن ناکە لە پرسی کورد جا قسەکەوەیە کە قادر لە سەرەتای ئەم قسانەمانە باسی چارەسەرکردنی موچە و بوجەت باس کرد لە بەغداد و ئەمڕۆ سەرۆکی یەکێتی باوەجا تاڵبانی وتی کە ڕاپەڕین دەواازەی کوردایەتیە ئێوە سازش لەسەر پرسە نەتەوایەتیەکانەکەن لەگەڵ بەغدادا لەگەڵ وڵاتانی ئیقلیمی لەسەر پارچەکانی تری کوردستان سەرۆک باوەڵ بە ئاشکرا وتی ئێمە دەمانەوێت بەرژەوەندیەکانمان لە بەغدا بپارێزین و پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی ئیداری سیاسی و لە ئاستی دەرەکی لە عێراقەوە بەهێزکەین تا ئەو کاتەی ڕەوشێک دروست دەبێ لە هەرێمی کوردستان کە پێویستمان بە ملاو بۆ ملا نامێنێ
ئەم قسەیە واتای چی نەک ئەمە سازشە لەسەر بەرژەوەندیە ینی مافەنەتەواتیەکان بەڵکو ئەمە قەلغانە بۆ مافەنەتەواتیەکان ئێمە پرۆسەی ڕیفراندۆممان بینی وەوانەی لە پشتی ڕیفراندۆم بوون بینیمان ئایا پرۆسەی ڕیفراندۆم پاشەکشەی نەکرد بە پاشەکشەی گەورەی سیاسی و ئابووری و اقتصادی و دەرەکی بە هەرێمی کوردستان نەکرد و هەرێمی کوردستانی لە کاراکتەرێکی نێودەوڵەتی تەنها متمانە شەرعێت مابوو شەرعێت وەربگرێ لەم کاراکتەرە دیارە لە ئاستی نێودەوڵەتی نەیکردەوە بە هەرێمێک کە ناچاری گەڕانەوە بۆ عێراق بێت بەڵێ ئەمە ڕاستە بۆی هەرێ سەرۆک باڤڵی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کە هەلومەرجی ئێستا چی بۆ دۆخی سیاسی و دارایی و ئابووری هەرێمی کوردستان دۆخی گشتی هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە ئێمە پێمان وایە هەلومەرجە ناوچەیەکەش و هەلومەرجە نێودەوڵەتیەکەش لە ئێستادا ڕێگەمان پێ نادات بەوەی کە ئێمە سیاسەتی بایکۆتکردنی بەغدا پیادە بکەین و لەگەڵ بەغدا ئیتیفاق و ڕێکەوتنمان نەبێت و نەگەڕێنەوە بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کۆی کەیسەکان پێچەوانەوە ئەگەر ئێمە بەڵێ بینەوە سەر بابەتی کوردستان ساڵێک و چەند ڕۆژێک پێش ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە یەکێتی نیشتیمانیستان لە دەڤەری ڕاپەڕین لە ڕیزبەندی یەکەمی بەدەستێنانی دەنگەکانە بوو جیاوازی چییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یاخۆت جیاوازی ئەم هەڵبژاردنە چییە بۆ خەڵک و ئەو بەڵێنانەی لە ساڵی ڕابردوو دران یەکێتی تا چەند توانێتی پابەند بێ پێوەیان یەکێتی نیشتیمانی کوردستان پابەندە بەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردننی ینی لە کاتی بانگەشە داونی بە خەڵکی کوردستان و بە تایبەت بە یەکێتیەکان بە دەنگدەرانی خۆی بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا پابەندە و یەکێتی نیشتیمانی کوردستان وتی سەرۆک باڤڵ وتی ئێمە تەوازنی هێز لە هەرێمی کوردستان ڕاست دەکەینەوە ئێمە ئێستا دەبینین تەوازنی هێز لە هەرێمی کوردستان ڕاستکراوەتەوە سەرۆک باڤڵ وتی ئێمە ڕێڕەوەکانی حکومڕانی و چۆنیەتی حکومڕانیکردن ڕاست دەکەینەوە و ئێمە بۆیە ئەم بەڵێنەمان بە خەڵکی خۆماندا کە ئەم قسەیە ئەگە شڕۆڤەیکەی ینی لە چەند ڕەهاندێکەوە هەموو کێشەکانی خەڵکی کوردستانی تێدا بەرجەستە دەکەی بۆ ئەم بەڵێنانە تاکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک بافڵیش ڕازگۆیە و ئامادەی پابەند بوونە و ئەم پەیمانە ناشکێنێت لەبەرەوە ئێمە بەردەوامین لەسەر ئەم بەرنامەی کامانە هەتاوەکو ئەم بەرنامەی ئێمە نێتە دی کە بەرنامەکە بریتیە لە ینی چارەسەرکردنی کێشەکانی ئێستا کە بەشێک لەم کێشانە خوڵقێنەرەکەیان خودی کەسی یەکەمی حکوومەت بووە ئێمە ئەم کابینەیە لەگەڵ ئەوان تەشکیل ناکەین ئەگەر ئەوان پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان متهم کە تۆمەتبار بکە بە تەشکیل نەکردنی کابینەکە ئێمە ئەوان تۆمەتبار دەکەین بە دواکەوتنی تەشکیلکردنی کابینەی دێم بۆ لەبەرەوە ئەوان بەردەوامن لەسەر عاقڵیەتی دەست بەسەرداگرتنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەوان ئامادەنین ینی لەگەڵ ئێمە لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی سیاسی ڕێککەون بۆ چۆنیەتی ئیدارەدانی دامەزراوەکان و بۆ چۆنیەتی ئیدارەدانی دەسەڵاتی سیاسی و بۆ چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە خەڵکی کوردستان بەدەستیانەوە دەناڵێنێ باش کاک باڤڵ وتی کە گوێمان لە دەنگی خەڵکی ڕاپەڕین بووە لە هەڵبژاردننی پێشۆم جارش بە گوێیانەکەین خەڵکی ڕاپەڕین چی لە یەکێتیەوە خەڵکی ڕاپەڕین دەیەوێت یەکێتیەک لە ناو دەسەڵاتدا بێ کە ئەم یەکێتیە هاوتای ئەم یەکێتیە نەبێ کە لە کابینەی حەوت و لە کابینەی هەشت و لە کابینەی نۆبینیمان دەوێت یەکێتیەک لە دەسەڵاتدا بێ کە ئەم یەکێتیە سیاسەتی جیاکاری بەرامبەر بە سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و
هەڵەبجە کۆتایی پێبێنێ دەوێت یەکێتیەک لە سوڵتەدا بێ ئەم یەکێتیە جارێکی کە کارێک بکات بۆ ئەوەی هەرێمی کوردستان خاوەنی قانونی بودجە بێ و پەرلەمانەکەی بودجە پەسەند بکە و بودجەی وەزارەتەکان و کەرتەکان و سێکتەرەکان دیار بێ و داهات بە شێوەیە بە پێی ژمارەی دانیشتوان دابەش تەقسیمی پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان بکرێ و خەڵکی ڕاپەڕین و خەڵکی کوردستان دەیانەوێ یەکێتی ئەم ڕێڕەوە ڕاستکاتەوە بە شێوەیەک چیتر ڕێگە نەداکە ئەم سیاسەتی ینی ئابلوقەدان و ئیدارە ینی سزادانی سلێمانی و خەڵک و گەرمیان و ڕاپەڕین و ئەمە خەڵکی ڕاپەڕین دەیانەوێت سیاسەتی سزادانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بە کۆتا بێ بە شێوەیەک کە ئێمە لە ناو حکوومەت بین لە ناو دەسەڵات بین لە حکوومەت بین لە پەرلەمان بین لە ناو دەسەڵاتی قەزایی و دادوەری بین لە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بین بەڵام بەدەسەڵاتەوە لەوێ بین بەڵام بە شێوەیەک لەوێ بین کە هەر کاتێک هەستمان کرد مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی خەڵکەیە ئەوەی هۆکاری مەترسیە ڕای بگرین و لەوێ بین ئەجێندای ئێمە بۆ حکومڕانیکردن کاری پێ بکرێ کاتێک لەوێ بین کە فەلسفەی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بریتیە لە بەڵێنەکانی لەو بەڵێنانەی کە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە خەڵکی داون لەوێ ئەدا بکرێن و جێبەجێ بکرێن بینە سەر بابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 7,000 دەنگێک لە سنووری ڕاپەڕین لە سنووری ڕانی بەدەستێناوە و لە ڕیزبەندی یەکەمی بەدەستێنانی دەنگەکانی سنووری دای ڕاپەڕین بۆ ئەم جارە بۆ چوونتان چێ پێتان وایە دەنگەکانی یەکێتی لەو سنوورە زیاکە پشتیوانی چین و توێژەکان بۆ یەکێتی چۆنە گەنجان ژنان تێکۆشەرەکان کەمەندامانی سەنگەر خاوەن پێداویستی تایبەت ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕابردوو 72,000 دەنگمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستێنا یان بەخشی بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم دەڤەرە قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە و چین و توێژەکانی ئەم دەڤەرە بە گەنجان تێکۆشەرە دێرینەکان کەمەندامانی سەنگەر کە سوکاری شەیدان کاسبکاران سوودمەندانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی ینی چین و توێژە جیاوازەکانی ناوچەکە لە ڕاستیدا سەرسامن بە قیادەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن سەرۆک بافڵەوە و ئومێدیان بە سەرۆک بافڵ هەیە هیوایان بە سەرۆک بافڵ هەیە چونکە پیان وایە ئەوەی سەرۆک بافڵ دەیڵێ و دەیکات ئەوەی سەرۆک بافڵ وتی لە بانگەشەی پەرلەمانی کوردستان ئەم سیاسەتە بەردەوامی هەیە بۆیە دەبینین کابینەی دەتەشکیل نابێت ناچمەوە باسکردن دەمان کرد کە ئەتی ناکەبانە چینەوە سەرەوە ئەم جۆش و خۆشەی گەنجان ژنان چین و توێژەکان چییە بۆ یەکێتی نوێ بۆتەوە پلانی هەیە بۆمە بێگومان وەکووتم خەڵک ئێستا یەکێتێک دەبینێ ینی یەکدەستە یەکێتێک دەبینی یەکریزە ئەم یەکێتی ئێستا دەستەبەری یەکریزی کردووە لە ناو ڕیزەکانی خۆی لە لووتکەوە تا بنکە و یەکێتێک دەبینێ سەرۆکێکیش دەبینێ کە قیادەی ئەم یەکێتیە دەکا ژێگەی ئومێدە ڕازگۆیە لەگەڵ خەڵکەکەی خۆی و ئیمانی بە بەرژەوەندیەکانی خەڵکی خۆی هەیە بۆیە پاڵپشتی سیاسی چین و توێژە جیاوازەکانی خەڵکی ڕاپەڕین بێگومان بۆ ئەم هەڵبژاردنەکانی داهاتوش بەردەوامی دەبێت جیاوازی چیە بۆ خەڵک ئەم هەڵبژاردنە کار قادر یانی بۆ خەڵک بەشداری بکە یان کادرێک یەکێتی ئەندامێکێتی بڵێ بچم و نەچم چی لە مۆزوع گۆڕە چ جیاوازیەکی هەیە جیاوازیەکە گەلک زۆرە ئەمە هەڵبژاردننی هەرێمی کوردستان نییە هەڵبژاردننی عێراقە بەڵام ئێمە کێشە گەلێکمان لەگەڵ عێراقەیە و ئەم کێشانە بە کێ چارەسەر دەکرێن بە چی هێزێک بە یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر دەکرێن چ سەرۆکێک بە سەرۆک بافڵ لە ناو سەرۆکەکانی دیکە هێزەکانی دیکە بۆ لەبەرەوە ئەم سەرۆکە بەم ڕێڕەوەدا دەڕوا کە سەرۆک مام جەلال پێیدا ڕێی کردووە و سیاسەتی پێ کردووە
و هەمووشمان دەزانین پەیوەندیە بەرفرەوانەکانی سەرۆک مام جەلال لە بەغدا لەگەڵ پارتە سیاسیەکان بێ جیاوازی مەزهەبی بێ جیاوازی نەتەوەیی چەندە بەهێز بوون. ئەزمموی مام جەلال لە بەغدا ئەزمموی سیاسی مام جەلال لە بەغدا کە پەند لێگیراوە لەلایەن سەرۆک باڤڵە ئەزممونێکی دەوڵەمەندە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەنجا جگە لەمە ئەمە ڕژارنە بۆ عێراقا، بەڵام نەتایجەکەی کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی شەیە. ئەگەر ئێمە بە فراکسیۆنێکی بەهێز لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوو، خەڵکی کوردستان دڵنیان لەوەی کە یەکێتێکی بەهێز لە بەغدا دەتوانێت چارەسەری کێشەکانی نێوانی هەرێم و بەغدا بکە بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەی بودجە و موچە بەر لە هەموو کێشەکان. و ئەم بەهێزی ینی فراکسیۆنێکی بەهێز لە نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان لە ناو فراکسیۆنە کوردستانیەکان کە فراکسیۆنەکەی یەکێتی بێ، خەڵک دەزانێ ئەم فراکسیۆنە لە ئاستی بەرپرسیارەتیدا دەبێت، چونکە ئەم فراکسیۆنە هێزێک ئاراستەی دەکات کە یەکێتی نیشتیمانی کوردستانە و نەتائیجی هەڵبژاردننی یانزەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان کاریگەری دەبێت لەسەر دانوستانی نێوان ئێمە و پارتی، لەسەر یەکلاکردنەوەی ئەم سیڕاعی کە ئێستا لە نێوانی ئێمە و پارتی دیموکراتی کوردستاندا هەیە، لەسەر ینی یەکلایی بوونەوەی ئەم دوو چارەنووسی ئەم دوو پرۆژەیە کە من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا. بەڕێز قادر ڕزگەی جێگری لێپستایی مەڵبەندی ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس لە ڕانیەوە لەگەڵمان نابی. بێگومان بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەردەوامە. شەوانە لە پانۆراما ڕووداوەکانی ڕۆژ شیکاری و شۆڤەی بۆ کرێ بینەرانی پانۆراما ئێوە شەرشان.